کۆگایەک لە ناو بازاڕی شاری کەلار ئاگری گرتووە. ئاگرەکە تا بێ تەشەنە ئەسێنێت وەکۆی بینن لە دیمەنەکاندا. لە نهۆمی سێمی باڵەخانەکەەوە ئاگرەکە تەشەنەی کردوێتەوە تا ڕادەیەک نهۆمی یەکەم و دووەمی باڵەخانەکە کۆنتترۆل کراوە، بەڵام لە نهۆمی سێمی باڵەخانەکەەوە ئاگر تەشەنەی کردوێتەوە. ئەم کۆگایە دەکەوێتە ناو بازاڕی قەزای کەلار لە نزیک لەنگە فرۆشەکان، بازاڕی لەنگەکە. کۆگاکە کۆگای پلاسیکی و بابەتی ناوماڵەیە. کەمێک پێش ئێستا ئاگری گرتووە، وەکووە بینن لە دیمەنەکاندا ئاگرەکە تا بێت تەشەنە دەسەنێت بەهۆی ئەوەی بابەتەکانی ئەم کۆگایە بابەتی پلاسیکین کۆنتترۆلکردنی تا ڕادەیەک زەحمەت بوو بۆ تیمەکانی بەرگری شارستانی. وەکۆی بینن لێرەیە 6 ئۆتۆمبیلی تیمەکانی بەرگری شارستانی لێرەیان بۆ کۆنتترۆلکردنی ئاگرەکە. بە پێی قسەی ئەو کەسانەی کە لێرە کاریان کردووە تا ئێستا نازان هۆکاری ئاگرەکە چی بۆ، گومان دەکەن بەهۆی شۆرتی کارەباو بوو بێت. ئاگرەکە هیچ زیانێکی گیانی نەبووە، ئەوەی هەیە تەنها زیانی مادیە. کۆگاکە وەکو دەبینن سێ نهۆمە بە تەواوی، هەر سێ نهۆمەکەی بە تەواوی سوتاوە و تاوەکو بیا ئاگرەکەش تەشەنە دەسەنێت. وەکو باسی لێوەکردم کۆگایە کۆگای بابەتی پلاسیکی و ناوماڵەیە، بۆیە کۆنتترۆلکردنی تا ڕادەیەک زەحمەتە بۆ تیمەکانی بەرگری شارستانی. ئەوەیە بینن لە دیمەنەکان 6 ئۆتۆمبیل سەرقاڵی کۆنتترۆلکردنی ئاگرەکەن. نزیکەی کاتژمێرێکە ئاگرەکە کەوتوێتەوە، بەڵام تاوەکو ئێستا کۆنتترۆل نەکراوە.